بمردنێ زەلیل دەبی. مەلیکە کە بووە دەفەرمی لە زەمانی ڕابردوودا، لە زەمانی قەدیمی ئەو زەمانانە نییە، مەلیکەک هەبوو، ئەو مەلیکە قەسرەشی زۆر زۆر جوانی هەبوو، زۆر قەسرەشی گەورەی هەبوو، زۆر قەسرەشی عەجایبی هەبووە. دەڵێ ڕۆژێک لە ڕۆژان ئەو مەلیکە لەناو قەسرێ خۆی سەرێ خۆی دەرهینا و تەمەشای کرد، دەدینی خانیەشی خراپۆکە، خانیەشی ناشرین لە تەنیش قەسرێویە، خانیەکە زۆر گچکە دەبی، فەقیرانە دەبی. دەڵێ کە مەلیک تەمەشا دەکا، عەقلی وەزعەکەی نەگرت، گوتی ئەو خانیە قەسرێ منی ناشرین کردیە، دەبی تێک بدەین. ئەمری کردە جوندیەکانی خۆی، گوتی دەمەوێ ئەو خانیەی خراپ بکەن. دیارە ڕۆژێک لە ڕۆژان پیرێژنەکە سەفەر دەکا و دەردەچی، کاتێک لە ماڵ دەردەچی، دەڵێت جوندیەکان دەچن خانیە پیرێژنەکەی تەخت دەکەن، هیچ ئەثەری نایەنەوە. هێوارەشی دێتەوە، پیرێژنەکە دەیوێتەوە لە ناو خانیەکەی خۆیدا ئیسراحەت بکە، کاتێک دێتەوە دەدینی خانیەکەی نمایە. دەڵێ باشایی خەلچینە، چێ خانیەکەی منی تێکدا؟ دەڵێن ئەو مەلیکە، ئەوەی ساحەبێ ئەو قەسرەی، ئەو خانیەکەی توی تێکدا. پیرێژنەکەش زۆر متاسر دەبی کەوا دەڵێت ئەو مەلیکە خانیەکەی توی تێکدا، دەستێ خۆی بەرز دەکاتەوە لۆ مەلیشێ هەموو مەلیکان، مەلیک المولوک کە ڕەب العالەمینە، یەکسەر هاواری ڕەب العالەمین دەکات، یەکسەر هاواری خوای دەکات. دەڵێ ئەی خودای ڕەب العالەمین، کاتێک من لێرە نەبووم، لە سەفەردا بووم، بەڵام ئەتوو خۆ لێرە بووی. دەڵێ ئەو دەنگە دەگاتە ڕەب العالەمین. خودای ڕەب العالەمین ئاگای لە هەموو شتە چییە. خودای ڕەب العالەمین بە عەزەمەتێ خۆی جێی لە دەنجی ئەو پیرێژنەی بوو کەوا هاواری وی کرد، کەوا ئەو مەلیکە زوڵمی لێ کرد. دوعای مەزلومی خەتەرە، دوعای مەزلومی قەبوولە. بسڵمانان، دەڵێ هەر کە ڕەب العالەمین جێی لە دەنجی ئەو پیرێژنەی بوو، عالیمە، ئاگای لە هەموو شتە چییە. دەڵێ ئەمری کردە جبرائیلی. جبرائیل مەلائیکەتەشی زۆر گەورەیە بسڵمانان. جبرائیل 600 بالی هەیە. جبرائیل مەلائیکەتەشی زۆر بە قووەتە. جبرائیل مەلائیکەتەکە کەس دەسەڵاتی نییە بەرامبەروی هیچ مەخلوقاتێک لەو دنیای ناتوانی بەرامبەر جبرائیلی ڕاوەستی. جبرائیل 600 بالی هەیە. ئەگەر یەک لە بالەکانی خۆی لەو عەردەی کە ئێمە ئێستا تێداینە لێ بدە، قەلب و قوین دەکاتن. دەڵێ ئەمری کردە جبرائیلی، گوتی ئەی جبرائیل، هەر ئێستا بڕۆ بە بالەکانی خۆت لێدە لە قەسرێ مەلیکی، قەسرەکەی تەرف و تونا بکە. جبرائیل هەر دەم و دەست هاتە خوارێ، بە بالەکەی خۆی لە قەسرێ مەلیکیدا، قەسرەکە کە ئەنەهو هەر نەبیە، تەرف و تونای کرد. بەڵێ ئەوەیە بسڵمانان، چێ گەورەیە؟ هەر ئەڵڵا. چێ عەزیمە؟ هەر خودا. عەزەمەت و گەوراتی هەر لۆ خودایە.